خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە بەرنامێکی تری پانۆرامەتان پێشکەشەکەین لە دەست پێچیشدا داوای لێبوردنەکەین بەهۆی لایڤێکی پێشووترمان لە ستۆدیۆ هەواڵ کەمێک دواکەوتین لە کاتی دیاری کراودا. ئەمڕۆ پرۆژه یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان پەسەند کرا و دوای ئەوەی کاسەرۆکی هەرێم ئیمزای دەکاو لە وەقاعی کوردستان بڵاو بێتەوە بێ بە یاسا. بەپێی ئەم یاسایە لە ناوەندە جیاجیەکان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە ناو خەڵکی هەرێمی کوردستانیش دەنگۆی جیاجای بە دوای خۆی داهێنا هەر کەسە و بە جۆرێک باسی لە لێکەوتەکان دەکرد تا 2000 چەند گۆڕانکاریەک بەسەر یاساکەدا هات. ئەوەی کە زۆر قسە و باسی لەسەر دەکرا مەترسیەکان بوو لەسەر ئەو خەرجیانەی کە بۆ کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی و هەروەها پێشبەرگەی دێرین هەبوو. هەروەها یەکێکی تر لەوانەی کە زۆرترین جەدەل و گفتوگۆی دروست کرد لەسەر پرۆژە یاساکە مەسەلەی خانەنشینی پلە باڵاکان بوو کە زۆرێک هەم لەسەر دەستەواژەکەی هەم لەسەر بڕی پارەکەی 2000 ئەمە پەسەند کرا. ئێمە لەسەر لێکەوتەکانی قسە و گفتوگۆەکەین بە میوانداری بەڕێزان هەروەڵایی لە هەولێرەوە لەگەڵمانە بێت کە بەڕێزیان بە درێژایی پرۆژە یاساکە ڕەخنە و سەرنج و تێبینی خۆی هەبووە. هەروەها هاوڕێ مەلاستار ئەندامی پەرلەمانی کوردستانیش بڕیارەکەمێکی تر بگاتە لای من لە ستۆدیۆ بۆی ئەوەی لە هەولێر بە کەمێک درەنگ کەوتووە. کاکنەرۆ 2000 لە هەرێمی کوردستان هەمیشە چالاکوانان و لاەنە پەیوەندیدارەکان و خەڵکیش چاوێکی گەورەی لەسەرەوە بۆ کە چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستاندا. 2000 لە ئێستاە پرۆژە یاسایەک پەسەند کراوە دوای ئەگەر سەرۆکی هەرێم ئیمزای کاو لە وەقاع بڵاو بێتەوە لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو بێتەوە مان بێ یاسایەک لە هەرێمی کوردستان. ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە سوودێکی ئەبێ بە بواری ئابووری و دارایی هەرێمی کوردستان و ئومێدێک بە چاکسازی لە کوردستان. سڵاو بۆ ئێوەی بەڕێز بێگومان هەر لە سەرەتای پێشکەشکردنی ئەم پرۆژە کە ئێوە ناوتان لە ناو پرۆژەی چاکسازیە ڕاستەکە ئێمە پرۆژەی چاکسازی نیە ئەمە پرۆژەی ڕاستکردنەوەی هەڵەکانە کە لە ماوەی ڕابردوو لە زۆر و فۆرم و سیستمی حکومڕانێتی لە هەرێمی کوردستاندا کراوە. لەبەر ئەوە ئەمە ڕاستکردنەوەی هەڵەکانە چونکە چاکسازی فۆرمێکی دیکە و هەروەها بەعدێکی دیکەی فراوانی هەیە کە پێویستە لە سیستم و شێوازی حکومڕانێتی لە هەرێمی کوردستاندا پێڕەو بکرێەوە. ئەوەی کە هەیە ئەم پرۆژەیە کە پێشکەشی پەرلەمانی کوردستان کرا لە دوو خاڵی کە مایەی سەرنج وە بە بەردەوام ئێمە تێبینیمان لەسەری هەبووە میش مەسەلەی مافی ئیمتیازاتەکانی خانوادەی سەربەرزی شەهیدان و هەروەها زیندانیانی سیاسی و ئەنفال و جینۆساید بووە کە لە ماوەی ڕابردوودا پێشکەش کراوە لە پرۆژەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڕاستەکەی بۆ خۆشم ینی تاوەکو ئێستا کە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەوەی کە حکوومەت و جمگەکانی حکومڕانەتی بەڵێنیەوەیاندا کە دەستکاری ئەم خاڵە نەکرێتن و جۆرێک لە فشارەکان ئەو فشارانەی کە لە ماوەی ڕابردوودا دروست بوون لە سەرەتای پێشکەشکردنی پرۆژەکەەوە تا کۆتایی کە پەسەند کرا. ئەمە شوێنی خۆی گرت بەوەی کە ئێمە ئاماژەمان بۆ دەکرد کە هەرێمی کوردستان و خانەوادەی سەربەرزی شەهیدان شایستەی خزمەتکردنی زیاترن چونکە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ناوی پەرلەمانەکە لە ساڵی 1992ەوە ئەم پەرلەمانە هەیە بەخوێنی شەهیدانە تۆوە تاوەکو ئێستا کەش کاروانەکەش بەردەوامەوە و ئاماژەمە پێکردووە کە کاروانی ئێمە نەگەیشتۆتە کەناری ئارامی بەو پێی کە ئێمە تاوەکو ئێستا کە خاوەنی قیکانێکی سربەخۆی خۆمانی لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی داین و قوربانیدانمان درێژەی دەبێت لەبەرەوە ساردکردنەوە ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە ساردکردنەوەیەک دەبێت لە هێزی پێشمەرگە لە ڕووە فکری و لە ڕووە مانەداریەکەیەوە کە ناتواندرێ پێشمەرگە ئەوە بێ ئومێد بکرێت لە کاتێکدا پێشمەرگە میشە لە سەنگەرەکانی خەباتەوە هەموو کاتێک ئامادەیە بۆ شەهیدبوون و مامەڵەش لەگەڵ شەهیدان بەم شێوە بکرێت چونکە لە ڕاستیدا لە پرۆژەکەدا ئاماژە بەوە نەکرابوو کە یعنی ئاماژە بەوە کرابوو کە ئەم لەمە دووە بە یاسای بەرکاری خانەنشینان مامەڵە لەگەڵ خانەوادەی شەهیدان دەکرێت لە کاتێکدا ئەوەی کە دەدرێت منحەیە موچەنیە ئەم بەخشینەیش ئەوەی ئەمڕۆ هەم حکوومەت و هەم پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاجیەکان باسییان لێوە کرد کە هیچ خەرجیەک یان هیچ موچە و دەرماڵەیەکی کە سوکاری شەهیدان دەستکاری ناکرێت. بەپێی بەدواداچوونەکانی ئەوە شەروایە تاوەکو ئێستاکە ینی بۆ من ڕوون نەبەوە ینی ڕاستی لاوەی کە لە پرۆژەکەدا هاتووە و لەگەڵ ئەوەی کە بەناوی لێژنەی هاوبەش پێشنیا دەکرا جیاوازیەکانی چی بوو. بەڵام ئەوەی کە مای دڵخۆشی خانوادەی شەهیدان بوو کە لەگەڵ ئەوەی کە هەست کراوە فشار کرا لەلایەن خانوادەی شەهیدانەوە لەلایەن
خەڵکانی دڵسۆزەوە و خەڵکی نیشتیمان پەروەر و ئەوەی کە هەستی بە بەرپرسیارەتی کرد لە ڕاگررتنی ئەم زۆرێتی تێپەڕاندنی ئەم پرۆژەیە ئەوە بوو کە ئاماژە بۆ کراکە دەستکاری مافی امتیازاتەکانی خانەوادەی سەربەرزی شەهیدان ناکرێت. و دەمەوێت خاڵێکی دیکە ئاماژە بۆ بکەم، یعنی ڕاستەکەی ئێمەمانان کە تێبینیمان لەسەر ئەم پرۆژەی ڕاستکردنەوەی هەڵەکان هەبووە کە لە ماوە ڕابردوو لە حکومڕانەتی لە هەرێمی کوردستاندا کراوە، ئەوەیە کە تێکڕای ئەم پرۆژەیە ینی خاڵی ڕژنین و خاڵی زۆر باشیان تێدایەوە. ئێمە داوامان کردووە کە موچێپ لە باڵەکان لە ماوە ڕابردوو بە تایبەتیش ئێمە لە گروپی هەڵمەتی دادپەروەری کە زیاتر لە 33 جار هاتینەتە سەر شەقام لە پێناو هێنانەکایە عەدالەتی ینی دابشکردنی موچە لە هەرێمی کوردستاندا خاڵی باشی تێدا. ینی بۆ نمونە ئاماژەمان بۆ دەکرد کە نابێ موچەی بندیوار هەبێ، نابێ دوو موچە و سێ موچە هەبێ، نابێ ئەمانە هەموو خاڵی ئیجابین کە لە پرۆژەی لەو پرۆژەیە کە ناوی لێنراوە یاسای چاکسازی کە من هەمیشە دەڵێن و ئێمەمانان پێمان وایە کە ئەمە ڕاستکردنەوەی هەڵەکانە، چونکە ئەوانەی کە کراوە لە ماوەی ڕابردوو یعنی کەسی دیکە لە حکومڕانێتیدا نەبووە، هەمومان دەزانین کە لە 92 تاوەکو ئێستاکە بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەوەی کە تووشی قۆناخی پچڕ بووینە، بەڵام هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان بەرپرس بوون لە جۆری حکومڕانێتی بە باش و خراپەکەیەوە کە تاوەکو ئێستاکە هاتووە. لەبەرەوەی ئەو هەڵەیانەی کە لە ماوەی ڕابردوو کراوە ئەم هەڵانە پێویستیان بەڕاستکردنەوە هەیە و سەبارەت بە بڕگەکانی دیکەی کە لە ناو یاساکەدا هەوە. ینی بەڕاستی ئەمانە ئەوەی کە ئێستاکە بە ناوی یاسا هاتەکایەوە لە ڕاستیدا ئەوانەی کە ڕوبەڕووی دەبنەوە بە یاسا ڕوبەڕووی ینی ناوی لێ دەنێن چاکسازی یان ناوی لێ دەن ڕاستکردنەوە، ئەمانە هەمووی یاسای خۆیان هەبوو. ئەگەر ڕاستەکەی دەوێت پێویستی بە ڕێنمایی هەبوو، بە ڕێنمایی ئەمانە چاک بکرێن. بەڵام ئەگەر بکرێتە موحەد بکرێتن لە چوارچێوەیەکی دیاریکراودا بکرێت، ینی بەڕاستی ئەمە کارێکی باشە. بەڵام تاوەکو ئێستاکە نە من نە خەڵکێکی ئاسایی نە چاڵاکوانی مەدەنی، تەنانەت حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەو لێژانەی کە بۆ دیاریکراون، ینی تاوەکو ئێستاکە لایەن ڕوونیە کە ئەمە چ داهاتێک بۆ هەرێمی کوردستاندا دەجێڕێتەوە. ئەگەر دەجێڕێتەوە چ کاریشی پێ دەکرێت؟ ئایا لە ئاستی وەبەرهێنانە سەرف دەکرێت؟ ئایا لە ئاستی پرۆژەی گرنگرنجی ناوەخۆیی خۆماڵی سەرف دەکرێت کە تاوەکو ئێستاکە ڕێژەیەکی زۆری بێکار هەیە لە هەرێمی کوردستاندا، ڕێژەیەکی زۆری دانەمەزراندن هەیە کە بەداخەوە نەتواندرایانی ڕێژەی ئەوە دیاری بکرێت کە کەمترین موچە لە هەرێمی کوردستاندا، کەمترین جۆری خانەنشین لە هەرێمی کوردستاندا دیاری بکرێت. یعنی لەبەرەوە تاوەکو ئێستاکە شتێبینی لەسەر ئەم یاسایە هەیە. لەبەر ئەوە ڕیان یاسای ڕاستکردنەوەی ئەم هەڵانە و بە یاسای چاکسازی ناوبراوە، یاساکە هەموو خاڵەکانی بەڵام ئەوەی کە چاڵاکوانە بەڵێ ئەگەر ڕێمەولات بمبورەکە هاوڕێش گەیشتە ستۆدیۆ لە لای ئێمە لەگەڵ بەردەوامە بم ئەگەر ڕێمەولات کاکاوڕێ بەخێر بێ ڕێگەی هەولێر دوورە دیارە گرفتێکی تۆ نیە ئەمە سوپاسی تۆکەین. دوازە پرۆژە یاساکە پەسەندکرا لە پەرلەمانەوە دەرچوو، یعنی بە زمانێکی سادە هاوڵاتێکە ئەمڕۆ چاوەڕێی ئەوەی کرد بێ مەسەلەن زۆر دڕدۆنجی دروست بەلای هاوڵاتیان ئەم یاسایی پەسەندکرات سوودێکی بە هاوڵاتیان گەیاند و زیانێکی هەیە بۆ هەرێمی کوردستان. ینی ڕاستیەکەی سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان، من پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە زۆر بەداخەوە ئەمڕۆ هەڵبەتە ئێمە لە پرۆژە یاساکە زۆر باسی ئەوما کرد پێشمەرگە هەوڵدرێم موچەی زیاد بکرێ، خانشینەکەی باش بکرێ. بەداخەوە ئێمە ئمڕۆ لەو باس و خواسانە بووین کە چی هەر لە ئەوەی کە لە هۆڵی پەرلەمان دەرچوین گیان لە دەستدانی پێشمەرگەیەکمان بیست کە لە ئاسایشی هەولێر زۆر بەداخەوە زۆر نیگەرانی کردین کە زۆر بە شێوازێکی تەمومژاوی گیانی لەسەر لەدەستداوە. لێرەوە ڕوویدم ئەەکەم لە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی ئاسایشی گشتی بتوانن ڕوونکردنەوەیکی تاوا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بخەنە ڕوو ئایا بەچی شێوازێک مردووە، بەچی شێوازێک ئەنی ڕاستەکەی هەندێک گوماناویە باس لەوە کرێت کە ڕوونکردنەوەیکی ئاسایش هەڵبەتە بڵاو بۆ تۆ لە ماوەکانی چەند خۆڵێکی پێشوو باسی لەوە کردووە کە خۆی خنکاندووە و ئێمە داوای ڕوونکردەوەکەین بۆی کە بزانین بەچی شێوازێک خۆی خنکاندووە، لەبەرەوەی هیچ زیندانێک نییە بتوانێت ئامێرێک یان شتێکت پێبێ بۆ ئەوی کە بتوانانی خۆت هەڵ بواسی ئەمە یەکە گومانی دروست کردو. دواتر بۆ بەبەستی چاکسازی ئەوەی کە تۆ پرسیارت کرد ڕاستی بڕوا ناکەم زیانی بۆ هیچ هاوڵاتیەک هەبێ، بەڵام لە هەمان کات دیشدا بڕوام وایە کە زۆر قازانجی بۆ هاوڵاتیان نیە، تەنها چاکسازیکردە لەو خەرجیانەی کە لە ڕێی موچەوە لە خانەنشینیەوە ڕۆشتۆ بۆ ئەو هاوڵاتیانی کە فەرمانبەرن یا خانەنشینین لە
پلە جیاجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام چاکسازی بۆ خۆی لە هەر سێکتەرێک بکرێ ئەبێ هەموو هاوڵاتیان دڵخۆش بن و گەشتبین بن پێی لەبەرەوەی چاکسازیکردن ئەگەر بە مەرحەلەش بێ ئەگەر لەم مەرحەلەیە قازانج و سوودی بۆ هاوڵاتیان نەبوو بێت هەرچەندە بۆ خۆی مەرحەلەی ئەمڕۆ من دەتوان بڵێ مەرحەلەی دووەمی چاکسازی تێپەڕی مەرحەلەی یەکەم ئەو بوو کە لە حکوومەت ئامادە کرا مەرحەلەی دووەم ئەو بکاتە پەرلەمان کۆی گشتی فراکسیۆنەکان توانیان ڕاو سرنج و تێبینیەکانی خۆیان بکەن جێبکەنەوە مەرحەلەی سێم ئەوەی ماوە چاودێریکردنی پەرلەمان و پەرلەمانتارانە بۆ ئایا حکوومەت چۆن جێبەجێیەکە لەبەرەوەی ڕاستیەکەم پرۆژە یاسایە بەڵێنی زۆری تایە حکوومەت بەڵێنی زۆری داوە هەر لە دەرماڵی فەرمانبەران هەر لە زیادکردنی خانەنشینی فەرمانبەران زیادکردنی خانشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش زیادکردنی یان بڵێم هاوتاکردنی موچەی پێشمەرگە بە هێزەکانی ناوخۆ ئەمانە هەمووی بەڵێنن کە لە ڕێگەی وەزیرەکانی کابینەی حکوومەتەوە ئێمە لە پەرلەمان وەکو ڕوونکردنەوە توانیمانە لیان وەربگرین بەڵام ئایا تا چەند جێبەجێکرێ ئەوە ئیشی سێمە کە وەکو مەرحەلەی سێمەک و ئاماژەم پێدا ئێمە لە پەرلەمان ئەبێ وەکو ڕقیب باش کاک هاوڕێیانی لەسەر مەسلەی خانەنشینی پلە باڵاکان بە دقیق وەکەوەی پێشوتم بە زمانێکی سادە چیتان لێ کرد ئەمە مەسەلە لەمە دوا پەرلەمانتارێک ئەگەر خانەنشین بێت چەند پارە وەرەگرێ و پەرلەمانتارانەی یان وەزیرەکان یان بەڕێوەبەرە گشتیەکان یان ڕایشکارەکان چەند معاش وەرەگرن بڵێ من بۆ خۆم وەکو پەرلەمانتار و دڵنیام هەموو ئەو پەرلەمانتارانی تر لە فراکسیۆنە جیاجیەکان هەست بە شەرەفمەندیەکی زۆرەکەین کە لەم خولەی پەرلەمان توانیمان دەست بۆ پرسێک بین خەڵک زۆر یان هاوڵاتیان زۆر وا تێگەشت بوون کە ئێمە حەزەری لەکەین و جورئەتی ئەومان نییە دەست بۆ گیرفانی خۆمان ببین ئەمە زۆر جێگای دڵخۆشیە بۆ ئێمە ڕاستیت پێ بڵێم موچەی یان بڵێم خانشینی پلە باڵاکان لە کابینەکانی پێشوو لە نەوەتەکان تاکو ئێستا بڵێ 180 کۆی گشتی لە موچە و دەرماڵە بۆ لە کاتی خانشینی سەرفەکرابوویان بەڵام ئێمە خۆشبەختانە هێناومانە لە ئێستا لە بۆ 115 دەستپێەکە دواتر شەهادە کراوەتە ئەوەی کە پۆینتاتی زیادەکە لەگەڵ ئەوەی کە ساڵانی خزمەت سەرڕای ئەوە ئەبێ هەر کەسێک لە پلە باڵاکان بە تایبەت لە وەزیر و پەرلەمانتاران 45 ساڵی تەمەن و 15 ساڵی خزمەتی هەبێ ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشی بوو هەرچەندە من بۆ خۆم لەگەڵ ئەگەر کەسێک 45 ساڵی تەمەن و 15 ساڵ خزمەتی هەبێ بڕوانامەشیە بێ ئاخیر موچەکەی ئەگاتە چەند باشە کۆی ئەوەی کە 15 ساڵ و 45 ساڵیش 15 ساڵی خزمەت و 45 ساڵی تەمەن نزیگەی ئەگەر ئەخر هێشتا ڕەنگە ئەوە ناتوانانی بە قیاس وەریگیرێ بەروی 15 ساڵی ئێستا خۆی 115 دەست پێەکە 15 ساڵی خزمەت نزیگەی 21 خاڵ 22 خاڵ شتێکی وای بۆ کۆکاتەوە ئەمە نزیگەی 30 بۆ 37 تقریبا ئەڕواوە لە 137ەکە بەڵام هەندێک خەڵکی 20 ساڵی هەیە 25 ساڵی هەیە 30 ساڵی هەیە بۆی ناتوانین نزبەیەکی دقیق دیاریکی بەڵام کۆی گشتی لە 150 تێنەپەڕێنێت ئەمە نسبەکەیەکە هەرچەندێکانی خەڵکی ڕەنگە ئەگەر کۆی گشتی خاڵبندیەکانی کۆ بکاتەوە بڕاتە 180 بووی لە موچە خاننشینەکەی بڵی بەڵام ناتوانێت 150 تێپەڕێنێ هەر کەسێک چەند خاڵی هەبێ ینی بە 4 ملیۆن و چەند ئەمە بەستم لەوەیە بۆ هاوڵاتی قەیچێکە زۆرم پێ خۆشە منیش لایەنە علاکەی 4 ملیۆن تێناپەڕێنێ سەرڕای ئەوەی کە ئەنی نەچێتە قاڵبی فرۆشتنەوە بۆ کەسانی کە دەنگیان بە پرۆژه یاساکە داوە پرۆژه یاساکە خۆی پرۆژه یاساکی گرنگ بوو من خۆم یەکێک ملوانی کە زۆر لە مادەکان دەنگم داوە پێشنیازم هەبووە بەڵام یەکێک لە پێشنیازەکان کە هەواڵەکانی تریشم لە فراکسیۆن و لە فراکسیۆنەکانی دیکەش هەبوو کە دەنگمان پێ نەداوە ئەو مادەیە بوو کە باسی لە خانشینکردنی پلە باڵاکان کردووە من بۆ خۆم بڕوامەوە بۆ کە بەو شێوازەیەش تاک ئەبوو کەمتر بکرێتەوە سەرڕای ئەوەی کە وەزیر یا پەرلەمانتارێکیان پلە باڵایەک لە سێکتەرێکی تری حکوومەت خزمەتەکە وەکو هەر هاوڵاتیەک فەرمانبەرێک مافی خانەنشینی هەیە بەڵام من بۆ خۆم لە نێو پەرلەمانیش ئەمەم باس کرد وتمە ئێمە کارێک بکەین جیاوازێکی ئەوتۆ لە نێوان فەرمانبەرێکی شارستانی پلە باڵایەک نەمێنێ لە ڕووی ئیمتیاز و موچە و خانەنشینیەوە خۆشبەختانە ئێمە ئۆتوانیمانەوە بکەین ئەمە مەرحەلێکی زۆر گەورە بووە دەستکەوتێکی زۆر باشە هەم بۆ خولی پەرلەمان بۆم بۆ کۆی گشتی پەرلەمانتاران ببووری ئەگەر خاڵێکی تر ئەزاوە بکەم من بۆ خۆم لە نێو پەرلەمان لەگەڵ برادەرەکانە پێشنیارێکم کردبوو لەسەرەوەی کە ئەمە پێشنیاری تەنها من نەبوو زۆر لە پەرلەمانتارەکان و پێشنیاریان کردبوو لەسەرەوەی کە کەمترین خانەنشینی فەرمانبەران لە 400,000 کەمتر نەبێ یەکێک لەو هۆکارانەی ئەمە تەزبیت نەکرایەکێک لەو سەبەوانەی کە من دەنگم پێنەدا ئەمە بوو کە من زۆر پێداگریم کردبوو لەگەڵ برادەرەکانم
ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان کە بەداخەوە نەماتوانی هەر چەندە حکوومەت خۆی بەڵێنی ئەوەی یەکێک لە بەڵێنەکان کە باسم کردەوەی حکوومەت بەڵێنی داوە خۆی بە پەیڕەوێکی ناوخۆ ئەو دەرماڵانیان ئەو خانشیانە ڕێک بخاتەوە کەمەکان زیاتر ڕێگەڕێمەولات کاک نەهرۆ ئێوە وەکو چالاگوان ینی لەبارەی خانەنشینی پلە باڵاکان کاک هاوڕە لێرە باسی لەوە کردکە ئەگەر ئاخر هەموو مەرجەکانی تیاابێ و ساڵانی خزمەتی زۆر بێ و ئەمانە گاتە 150 و ڕێژەکەمەکەشی لە 15 دەست پێەکە لەسەر ئەوە وەکو چالاگوان تێبینی و سەرنجان چییە و من تا ئێوارەش ئەوەی کە چاوەڕوان و متابعام کردبێەوە بە هەندێک خەڵک تا ئێستاش نیگەرانە لەوە چکە بە دەقیقی نەگەیشتۆ پێی لە ملیۆنێک و 300,000 دەست پێکا و کاگاوڕێڵێ کارەساتەکە لەوەدایە کایانی پەرلەمانتار یان پەرلەمان بەوەی کە ینی ئەوە بەڕەوا بزانێ بۆ خۆی کە با بڵین 150 بە خاننشینی بە 150 خانشین دەبێەوە حتا 125 ینی بەوە بڕاوە بزانێت کە بە دەرماڵەوە هیچ کامیشان لە 2 میلیۆن کەمتر نابێ بۆ خزمەتەی کاکاوڕێ زیاتر شارەزایەوە زیاتر ناخەشەی بڕگەکانی یاساییان کردووە ینی کەمترینەکەی لە 2 میلیۆن کەمتر نابێت چونکە ئەگەر هەر هیچی نەبێ بێوێ لە 5 ساڵەکە و 5 خزمەتەکە بە 115 اینجا نقاتەکانی دیکەشی بۆ حساب دەکرێت و ساڵی خزمەتش بۆ حساب دەکرێت و 3 ساڵیشان بۆ دەخەنە سەر ینی گەنجێکی وەکو کاکاوڕێ بە نمونە دێنینەوە ینی فەرمانبەرێک لە ماوە ڕەنگە 40 ساڵ خزمەتی هەبێ لە پلەی وەزیفیدا بۆ زانیاری هەموو لایەک من پلەی حکومیم نییە بۆ زانیاری میلەتە و خاننشین و موچەی خۆری حکومەتیش نیمە بۆ زانیاری هەموو لایە لەبەرەوە ینی کاکاوڕێ گەنجێکە دەتوانێت ینی بگەڕێتەوە سەکارەکەی خۆی بەڵام 4 ساڵ لە پەرلەمانە و بۆی هەیە بە پێی بڕوانامەکەی بە پێی خزمەتەکەی کە بۆی هەیە 3 ساڵیشی بۆ ئیزافە بکرێ ینی بەلایانی کەم کاکاوڕێ ئێستا دەتوانێت بە 130 خاننشین بکرێ بە موچە و دەرماڵەیشەوە لە کاتێکدا فەرمانبەرێکی مەدەنی شارستانی 40 ساڵ خزمەتی هەیە بە موچە بنەڕەتیەکەی سەدا لە 400یان بۆ ڕەوا نەبینی وەکو کاکاوڕێ خۆشبەختانە کە دەنجی بۆم بڕگەیە نەداوە ئەنی کارەساتەکە لەوەدایە ئەمە ئەم حکوومەتە یان حکوومەت ڕانێتی لە هەرێمی کوردستاندا بەداخەوە بۆتە حکومڕانێتی جۆرێک و فیئێک لە کۆمەلگا کە لە فیئە باڵەکانی نێو کۆمەلگان ئەمە ئەم قۆناخی کە ئێستا تێیدا هەین و ئەو ڕخنانی کە ئێمە هەمانە لەم قۆناخ و سیستم و شێوەی حکومڕانێتیە ئەوەیە کە ئێمە پێمان وایە ڕۆژ بە ڕۆژ ململانی چیناتیەکان لە نێو کۆمەلگەی کوردستانیدا فراوانتر دەبێ هەژار بۆ هەژاری دەوڵەمەند بۆ دەوڵەمەندی و پلە باڵاکان ئاستی دەوڵەمەندەکان هەژمارکراون لەم یاسا و پێناسەیەدا کێشەکە لەوەدایە کە ئێمە لە باری فکریەوە سەیری ئەم جۆری حکومڕانیتە ناکەین چونکە ئەمە بڕاستیەکەی ئەم پرۆژە یاسایە ئەگەر بە وردی لێشی بدەینەوە بەعدێکی فکریەوە سەیری بکەین ئەمە ینی باوەڕبوونە بە دابشبوونی چینەکان و باوەڕنەبوونە بە مافی کەم دەرامەت و هەژارەکان لە هەرێمی کوردستاندا و نەعەدالەتیی زۆر لە مەسەلەی پولسەی پنە باڵاکان و موچەی کاکنەرۆ بەڵام لەوە باشتر نەبوو مەسەلە لە ماوەی ڕابردوودا هەر پەرلەمانتارێکیان هەر وەزیرێک دەمویست بێمە سەر ئەوە لەگەڵ هەموو ئەوانەدا ینی چونکە خەبات بەردەوامە و خۆشببختانە ئەم خولەی پەرلەمانی کوردستان درچی بەوە کرد کە ناڕزایەتی هەیە لە کۆمەلگەی کوردستانی لە شەقامی کوردستانی بەوەی کە موچەیەکی زۆر بۆ پەرلەمانتار و پلێباڵاکان بە شێوەیەکی گشتیان ڕاستەکەی بە ناکرێت بە تەنها پەنجە بۆ پەرلەمانتار دروست بکرێت چونکەمە بە شێوەیەکی گشتی باسی پلێباڵاکان دەکرێت ینی خۆشببختانە ئەم خولەی پەرلەمانی کوردستان و ئەم کابینەی حکوومەت دەگەڵ ئەوەی کە پرۆژەکەی لە کابینەی ڕابردووشا هەبوو لە پەرلەمانی کوردستان درچیان بەوە کرد کە نەڕزایەتێکی زۆرەیە ئەم قۆناخی خەباتیش بەردەوامە و قۆناخی داهاتوو دەکرێت زیاتر کاری لەسەر بکرێت لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا لە 92 تاوەکو ئێستا کە پەرلەمانتار بە 6 میلیۆن ینی ڕاستە پارەکە جیاوازی هەبووە بەڵام لە دواییندا بە 6 میلیۆن و 400,000 500,000 خانەنشین بووە ئێستا ئەو پەڕەکەی دەگاتە 4 میلیۆن دینار ئەمە ینی هەنگاوێکی باشە و هەنگاوێکی ئەرێنیە دەکرێت لە خولەکانی داهاتوش کەمتر بکرێتەوە بەدیوێکی دیکە ئەگەر ئێمە ژیان و گوزەرانمان باشترە خۆ دەکرێت ینی ئەمە کەمیش نەکرێتەوە بەڵام ئاستی بەرز بکرێتەوە بۆ ئاستی سەروی پلێباڵاکان بۆ ئەوەی ژیانێکی هاوسەنگ و عەدالەتێک لە ژیان و زۆری ژیان هەبێت لە کوردستان. بەڵێ کاک نەرۆ لێرە کاکاوڕێ لەسەر ئەمە زانیاریی ترەدات ئەمە بەست چێلەوەی کە وتت نامێنێ لە نەویست کە مقاتعی کاک نەرۆ بڵێ ڕاستیەکەی لە خولی داهاتووی پەرلەمان ئەو
ئەوەی کە کاک نەهرۆ باسی کرد باسی ئەوەی کرد کە گەنجێک ڕاستە منیش قەنەعەتم وایە هەموو گەنجانێکی لە پەرلەمانی نەتوانین بچینە سەر ئیشەکانی خۆمان و بەڵێنیشمانداوە ئەو بکەین لەگەڵ ئەوە سەرڕای ئەوەی کە ینی قەنەعەتێک دروست بوو لای کۆی گشتی پەرلەمانتارەکان ئەم گومانە دروست بوو کە ئەمە ڕێگریکردنە لە گەنج هەرچەندە گەنجێکی وەکو من و زۆر دەیان لە برادەرەکانم لە پەرلەمان ئەو بڕواایان هەیە کە بڕۆنە سەر ئیشەکانی خۆیان و هەر لە ڕۆژانی پێش ئەوەی کە پرۆژه یاساکەش بێت مادەکان و بڕگە و مادەکانیشی کردنەوەی بۆ بکری ئەو بەڵێنیان داوە یعنی ئەو بڕیارشیان داوە بەڵام ئەمە بۆ خۆی خاڵیکردنی گەنجە لە پەرلەمانی کوردستان ئەمە گومانێکە لە لای زۆربەی ڕێکخراوەکان دڵنیام لە ڕۆژانی داهاتوو دەنگی لێوە دەرەچێت بیسترێت ینی ڕاستە من بۆ خۆم ینی شتێکی جورات ناکەم لەمە ترسم چێتە قاڵبێکی شترەوە بەڵام من بۆ خۆم کاندید بووم چوومە پەرلەمان بڕاتە بێ برادەرەکانم شایەتیەوەم بۆ دەن تاکو و ماوەیەکی زۆر بەسەریا ڕۆشتە بوو دوای جازانیم موچەی پەرلەمانتار چەندە و خان نشینی چۆن هەر ئەسڵن کە کاندیدی بوونم نەمزانی بوو ینی ئەمە بۆ خۆی گومان دروست نەکرێت هەر کەسێک چۆ ئەوێ بۆ خۆداوامانکردن و بۆ پارەچێ بە قەنەعەتی من نە پەرلەمان نە کابینەی حکوومەت باق نییە تۆ بڕۆی پارەی لێ ڕابکێشی تەنها جێگەیە کە بۆ بتوانی تاقی خۆتی سیاست سەرف بکەی خزمەت بکەی پامێکتی بگەینی بەڵام بۆ خۆی ئەمەی کە من باسم کرد تەنها ئەم خولە گەنجەکان دەتوانن لە نزبەی 115 تا 125 خانشی بین ئەمەی ئێستا یعنی ئێستا کەسێک تەمەنی 40 ساڵە بەڵام 20 ساڵیش خزمەتی هەبێ یعنی تۆ منطقه ینی بەس ئەمەی بەو خزمەت ڕێک ئەفم کەی یعنی ئێستا گەنجدا بڵێ کەسێکمان هەیە تەمەنی 40 ساڵە لە پەرلەمان باشە 20 ساڵ خزمەتی هەیە بۆ ئێمە ڕوون بێ لای هاوڵاتیان ئێستا کە خولی پەرلەمان تەواو بوو ناتوانێت 125 تێپەڕێنێت لە کاتی خانشینەکەی لە 115 دەست پێکات تا 125 تاکوکەی تاکو ئەو کاتی تەمەنێتێتە 45 ساڵ یعنی ئەگەر سوتفەی کردووە ئیستا من بۆ خۆم ڕەنگە زۆر لە برادەرەکانم هەیە لە 18 ساڵیەوە لە سلکی سەربازی و هێزەکانی ناوخۆ کارمەندی حکوومەت بۆ دەوامی کردو و خزمەتەکە ئێستا لە پەرلەمانە گریمان ئێستا تەمەنی 38 ساڵە یعنی نزیکەی 18 ساڵی خزمەتە ئێستا وانە کە خولی پەرلەمان تەواوە بێ خزمەتەکەی بێتە 23 ساڵ تقریبا 22 ساڵ وانە ناتوانێت خاننشین بێ هەتاکو ئەو کاتی تەمەنێت 45 ساڵ ینی ئەمەشی تایە پرۆژه یاساکە ینی بەگشتی ئەتوانێت خاننشین بێ ینی زۆر باشە پێتەڵێم ینی ئەوەی کە ئەڵێم 18 ساڵی خزمەت هەیە و کاتێک خاننشینی بێ ناتوانێت 125 تێپەڕێنێ ئەگەر شادی دکتۆراشی هەبێ شادەکەشی بۆ حساب بکرێەوە خزمەتەکەشی لەسەر ئەوەی خولی داهاتوو ئەوەی لە خولی داهاتوو تەنها ئەو کەسانە توان خاننشین بن بە دقیقی 15 ساڵ و 45 ساڵ تەمەنی بێ ڕێک ئەمە بە دقیق لەسەر من حکە کە سوکاری شەهیدان ئەمە هیچ زیانێک بەوانەگەیەنێ هیچ پارەیەکیان لێکەمەکاتەوە بە سەراحەت بڵێم ئەمە ئێمە لە پێش هێنەهاتنی پرۆژەیاسای چاکسازیش ئەڵبەتە هەموو فراکسیۆنەکان ئاگدار بووین لەگەڵ کابینەی بەشداربووانی ئێمە لە کابینەی تیمی ئێمە لە کابینەی حکوومەت و فراکسیۆنەکانی دیکەش دڵنیان بە هەمان شێوە ماوەیەکی زۆرە چەند ماهێکە خەریکین لەوە تێگەشت بووین کە قەنەعەتێک دروست بووە لە حکوومەت ئەم پرۆژە یاسایە کە دێت بەو شێوازە من حی کە سوکاری شەهید و کە سوکاری ئەنفال و ئەوانەی کیمیابارانی هەڵەبجە هەموو ئەمانە دەستکاری بکرێ نەگوازرێتەوە بۆ کەسی ئەوانەی وارسەکانی دیکە بەڵام ئێمە زۆر مکوڕ بووین لەسەرەوە لێت ناشارمەوە دڵنیان فراکسیۆنەکانی دیکەش بام خۆپەرست نەبین بڵێم تەنها ئێمە فراکسیۆنەکانی دیکەش ئەو ڕوحەتی تیا بووە ینی هەموو فراکسیۆنانەی خۆیان بە کەسوکاری یان بڵێم بە خاوەن و ساحیبی کەسوکاری شەهید و ئەنفال زانیوە ئەم بڕوایی هەبووە بەڵام ئەوەی کە بلای من ڕوون بوو لە فراکسیۆنەکەمە زۆر دڵنیایی ینی جەختمان کرد وتمان ئەبێ ئەم بڕگەی لا بدرێ دواتر فراکسیۆنەکانی دیکەش پشتیوان بوون ئێستا ئەوەی لە ماوەکانی پێشوو هەبووە وەکو خۆی دووسیانەوە گەڕاوەتەوە هیچ کەس دەستکاری ناکرێت چەند ساڵە چۆن بۆ ئاوا بێ زۆر باشە کاک نەهرۆ دیارترین ئەو سەرنجانەی کە ئێستا لە یاساکە جێماون دوای گۆڕانکاری و ئاڵوگۆڕەکان لای ئێوە چین ئەمێننەوە کە داوا بکەن مەسەلەن سەرۆکایەتی هەرێم تعدیلێک بینێرێتەوە بۆی تعدیلێکی تیا بکریان ئەگەر ئاهێک مابێت دیارترین خاڵێک کەمایی نیگەرانی خەڵکی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تەنانەت خودی پەرلەمانتارانی شەبەوەی کە ئەوەی کە کاوڕێژ ئاماژەی پێکرد کە دەنجی بۆ پرۆژەکەنەدا ئەمیشەوەیە کەمترین موچەی خانەنشینی
لە 400 ئێمە داوامان کردبوو کە لە 500 کەمتر نەبێت کە بەداخەوە 400 پێڕەوانە بینی بوو لەبەرەوە ینی ئەمە بەو پێیکە حکوومەت ئاماژە پێ دەکا کە ئەم چاکسازیە پارەیەکی زۆر دەجێڕێتەوە یا ئەم پرۆژەیە پارێکی زۆر دەجێڕێتەوە بۆ حکوومەتی یاریمی کوردستان بۆ وەزارەتی دارایی یان بۆ خەزێنەی گشتی حکوومەت لەبەرەوە پێویست بوو ینی ئەمە بەلایانی کەم جێگیر بکرابایە چونکە ئەمە ڕەچاونەکردنی کەمترین ماف و داواکاری شەقامی کوردستانی و تەنانەت خودی پەرلەمانی کوردستانیش لەبەرەوە من پێم وایە کە ئەگەر دەنگۆیەکە بێت تێبینیشە ڕاستەوخۆ و ڕاستەقینە هەبێ لەسەر ئەوەی کە بەلایانی کەم ئەم بڕگەیە دەستکاری بکرابەوە جێگیر بکرابە ڕەنگە ناڕزایەتەکان جۆرێکی دیکە یان تێڕوانینەکان جۆرێکی دیکە بوو بۆ پرۆژه یاساکە چونکە وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کانی ڕاستەکەی ئەم پرۆژەی ڕاستکردنەوەی هەڵەکانەوەی کە لە ماوەی ڕابردوو شێوازی حکومڕانیەتی لە هەرێمی کوردستاندا کراوە بڕگەکانی بەپێی ئەو سەرنجانەی کە ئێمە لە ماوەی ڕابردوودا دەرمان بڕیوە بڕگەی باشی تێدا هەن بەڵام ئەم بڕگانەی کە زۆرترین مناقەشەی لەسەر کراوە شۆزترین شێوازی پەسەندکردنی ئەم خاڵە و گفتوگۆ و سەرنجی هاوڵاتیان یاریمی کوردستان و فەرمانبەرانی یاریمی کوردستان ئەوە بووکە کەمترین ڕێژەی خانەنشینی لە 400,000 دینار کەمتر نەبێکەوە جێگیر بکرێت کە ئەمە داواکاری سەرجەموم و خاڵێکی دیکەیانی بەڕاستی ئەمە لەگەڵ ئەوەی کە ڕابردیان بەڵام بەڕاستی ئەم پەلەپژەیە کە یان باڵێ ئەو شێوازی دەنگدانە لەسەر بڕگەکان و مادە مادەی پەسەندکردنی پرۆژە یاساکە ئەنی ڕاستی مایەی سەرنجی خەڵکی کوردستان بوو بەوەی کە نەدەهێشترا جۆرێک لە شێواز و گفتوگۆ لەسەر بڕگەی ئەوەکەم بکرێت دەخرا دەنگدانەوە ینی ڕگەرەوەی کە تێبینی یاسایی هەبوو وە کاکاوڕش ڕەنگە بزانێت چکە هەندێک جار لە دەرەوەی پەرلەمان ئێمە لە ڕێگەی میدیاکانەوە سیرمان دەکرد ینی جۆرێک لە پچڕاندنی بابڕین پەخشە ڕاستەوخۆیەکە هەبوو ئەمە تێبینی دەرەوەی پەرلەمانتاران بوو ینی ئەوەی کە دەکرا لە فراکسیۆنە جیاجیەکانیشەوە ئەم سەرنجا هەبوو بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی گشتی ناکرێت ئێمە چاکسازی ینی وا ئەم پرۆژەی وا پیشان بدرێت کە ئەمە چاکسازیێکی گەورە کراوە چونکە ئەمە وەکو ئاماژە پێکرد ڕاستەکەی پرۆژەی چاکسازی نییە پرۆژەی چاکسازی و چاکسازی بۆدێکی فراوانتری هەیە چاکسازی پێویستە هەموو جمگەکانی حکومڕانیەتی بگرێتەوە وەلای چاکسازی لە هەموو جۆرەکانی حکومڕانیەتی بکرێت لە هەرێمی کوردستانە بە داهات و سەرف و با شێوازی بەرهەمێنانی ناوەخۆ کشت و کاڵ ینی تا دوایی لەبەرەوە پەرلەمانی کوردستان کاری زۆری لە پێشە بەڵام هیوادارم کە جۆری تێپەڕاندنی یاسا هەستیارەکان بەم شێوەی نەبێ وەکو ئەوەی کە ئەمڕۆ بینیمان ینی بەڕاستی بەهەنتەڵ نەگرتنی ئەو دەنگانەی کە ینی پێویست بوو گوێیان لێ بگیرێەوە پێویست بوو سەرنجەکانیان بخرێت جێ بکرێتەوە لە نێو پرۆژە یاساکەدا لەبەرەوە ینی ڕاستە پێکێنەرانی حکوومەت و بەتایبەتی شەرسی حزب پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان لە فۆرم و شێوازی بیرکردنەوە لە جۆری حکومڕانێتی جیاوازیێکی ئەوتیان نەبووەی کەوەی کە لە پرۆژه یاساکە بینیمان مانای ئەوە نییە کە پرۆژه یاساکە ڕەتکراوەیە لە شەقامی کوردستانی یان لەلایەن حزب و لایەنە سیاسیەکان لە کوردستان بەڵام پێویستە پرۆژەی هەستیاری نیشتیمانی کە بۆ قۆناغەکانی ئایندە دەکرێت جێ و سەرنج و تێبینی هەموو حزبولایەنەکانی تێدا بکرێتەوە و هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تێدا بکرێتەوە و نووسەر و ڕۆشنبیرانیش ئەو سەرنجانەی کە هەیەە بە هەنتەڵ بگیرێت بەڵێ ئەگەر ڕەمەلات کاکنەرۆ هاوڕێیەکیش تر لە مەترسەکە مەسەلەی دەرماڵەی هێزەکانی ئاسایشی ناوخۆیەکە دەنگۆیەک دروست بۆەوە دڵدڵیەک دروست بۆ لە ئەم پەیوەندی بێمەوەکەن و ڕۆژنامەنووس کە بەشێک لە دەرماڵەکانیان بەڕێنمایی ئەبڕێیانی دەستی حکوومەت کراوەتەوە ئەمە تا چەند ڕاستە ڵایەکرد بە دەقیقی بتوێ بخوێنمەوە لێرایە بەڵام ببوورە هەندێک جار وشەی من بەکارێنم ئەڵێ من پێشنیازم کرد ئەوم کردی ئەی ناچارمە لەبەرەوەی وا بۆ پێشنیازمان کردووە لەسەر دەرماڵەکان بە هەمان شێ من بۆ خۆم داوای ڕوونکردەوەم کرد لە وەزیری دارایی لەسەر ئەوەی کە ئەم مادەیە بۆ ئیزافێک بۆ ئەم قسەی بۆ دەوڵەمەندکردنی لە پێش هاتی پرۆژە یاساکە ڕەنگە تۆکۆی کە لە ئەلامی ئاگداربی ئەو دوو دڵی هەدیسان بڵاو بۆ لە ناو کۆی گشتی فەرمانبەران و هێزەکانی ناوخۆ پێشمەرگەشت لەسەر ئەوەی کە دەرماڵەکانیان کەم ئەکرێتەوە بڕێ تا ڕادێک واقعەت چیتیا بوو حقیقت بووەوە بەڵام لەلایەن پەرلەمانتارەکانەوە ئەمە زیاتر چۆن بڵێ بە پێچوانە پەرلەمانتارەکان زیاتر بە خەڵکیان گەیان ئەم فشارەکە دروست بوو حکوومەت تەبەن ئاگدار بووەوە بەو شێوازی کە ئامادەی کرد و نەهات تەنەهاتن بە شێوازی لە مادەیەکی یەک دێر ئەم مادەیان ینی کورتترین مادەی ناو پرۆژه یاساکەیە لە یەک ماداکۆی کردوتەوە کە بە قەنەعەتی من بە وەزیری
دارایی وتم ئەم مادەیە زۆر مەتاتیە ئێوە دەستکراوە کات من ئاگام لە بداخەلەکەت بوو بەڵام وەزیری دارایی باسی لەوە کردوتی ناکرێت مەسەلەن هێزەکانی ناوخۆ باش کراوتی وتی مەسەلەن 300,000 دینار دەرماڵی خۆراکیان بێ مەسەلەن دەرماڵی مەترسیان بێ ئەمانە گۆڕی بەسەرا بێ من جۆرێک ئەمانەی ڕاستەکەی کۆمەڵێ ڕوونکردنەوەیدا لەسەر هێزەکانی ناوخۆ بەڵام دڵنیاییدا کە هێزەکانی ناوخۆ دەستکاری ناکرێت کۆتایی قسەکانیات هیواداری نوابێ دەرماڵەی فەرمانبەرانیش بە هێمان شێوە خۆ فەرمانبەرانی شارستانی کۆی گشتی سێکتەرەکان لە تەندروستی لە مامۆستایان لە کارەبا لە زەراعا لە هەموو ئەو شارەوانی لە هەموو ئەو سێکتەرانەی کە هەن ئێستاش من بخۆم بە گومانم کە دەرماڵەکانیان دەستکاری بکرێ هەرچەندە وەزیر خۆی دانی بەوەدا ناکە ڕێکی خەنەوە لە حاڵەتێکدا ئەگەر لەم ڕێخستنەوەیە دەستکاری ئەم دەرماڵانە کراوە دەنجی ناڕزایی خەڵک بەرز بووە پەرلەمان لەم حاڵەتی ئەتوانێت چی بکە کە بە یاسا خۆی دەری کردووە بە یاسایەک ئێمە بڵێنمانێ ئەوەیە کە باسم کرد ئێمە کۆمەڵێ مادۆ بورگە هەیە بە نمونە زیادکردنی خانەنشینی فەرمانبەران بە نمونە دەرماڵک پاراستنی دەرماڵەکان بە نمونە هاوتاکردنی هێزی موچەی هێزی پێشمەرگە و هێزی ناوخۆ زیادکردنی خانشینی هێزی ناوخۆ هەموو ئەمانە بەڵێنیان پێداوین ڕاستی لەناو پرۆژە یاساکانە بووە هەر ئەو نەبوونەش وای کردو ئێمە بە گومان بین زۆرترین پرسیاری لێ بکەین یعنی زۆرترین پرسیار ئاراستەی وەزیرەکان بکەین و داوای ڕوونکردنەوەیان لێ بکەین بە تاکید ئێمە ئەو کات چاودێرە بین بە جێبەجێکردنی مادە بە مادەی نایڵی ئەم مەتاتێتە دەستی حکوومەت ناکاتەوە بۆ خۆی تا ڕاتێک دەستکراوەیە بەڵێ بەڵام ئێمە چاودێرە بین زۆر باشە کاک نەهرۆ لەسەر مەسلەی لەسەر پاشەکەوت ئەوەندە باسی خانەنشینی کراوە هەر ئێمەش خانەنشینیمان لەسەر دەمە لەسەر مەسلەی پاشەکەوت ینی ئەمە ئەڵێ بە شایستە خەرج نەکراوەکانیشەوە ڕقم حسابێکە کراوەتەوە لە بڕگەیەکی ترە ئەڵێ ئەمە حکوومەت یا وەزارەتی دارایی بە پێی بوونی داهات و باشبوون و سەقامگیری دۆ خێرێم ئەتوانە ڕێنمایی دەرکە تێبینی ئێوە وەکو چالاگوان وەکو چاودێری دۆخ و پرۆژە یاساکە چییە لەسەر ئەمە بەڵێ ڕاستەکەی خەڵکی کوردستان بە تەواوی لەوە ینی بێئومێد بووە کە ئەم پارە پاشەکەوت بۆ بژێردرێتەوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان پارەکەی پاشەکەوت کردووە بەڵام دەیخاتە ئەستۆی حکوومەتی ناوەندی ئەنی تاوەکو ئێستا کە یەکلا نەبووتەوە کە ئەم پارە پاشەکەوت کراوەی خەڵکی کوردستان نافەرمانبەرانی هەرێمی کوردستان لە لای چێە حەقەکەی لە لای چێە کەی بۆی دەگەڕێتەوە چێ بۆی دەژێڕێتەوە چی دەکەیانی هەر وەکو ئەوەی کە لە بانک بۆی دادنێن و سەیری دەکات یان وەکو ئەوەی کە پاسەوانی بانقێک بێ و سەیری بکات و بڵێ من ئەوە پارەیەم لێرە هەیە ینی بەڕاستی ئەمەش جۆرێکی دیکەیە لە ڕاستە چۆتە چوارچەوەی یاسایی کە پارەکەی بۆ دەدادرێت بەڵام ئەم پارەیە بۆچی کەی پێی دەدرێتەوە ئایا ینی سەقفێکی زەمەنی هەیە بۆ جێڕانەوەی ئەم پارە پاشت کراوەوە یان بۆ یەکلا بۆتەوە تاوەکو ئێستاکە کە پارەکەی ئەم پاشکەوتکراوەکەی لای چێە لای حکوومەتی هەرێمی کوردستانە لای حکوومەتی عراقیە ئەگەر ئەمانە بۆیان یەکلا نەکرەوە پێویستە محکمە ئیتحادی بۆیان یەکلا بکاتەوە چونکە ئەمە هاوڵاتین و بەپێی دەستور مافیان هەیە مافیان زەوت کراوە لەبەرەوە من بۆ خۆم ینی زۆر ئومێدم بەو بڕگەی یاساییش نییە لەگەڵەوەی کە بە یاسایی کراوە چونکە ئەمە زۆرێکە لە ینی دەرباسکردنی حکوومەت لە ملزەمکردن بەوەی کە ئەم پارەیە سەقفێکی زەمەنی بۆ دیاری بکرێتن چونکە ڕاستەکەی ئەوەیە کە پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا کە شوێنکەوتەی حکوومەتە لە کاتێکا پێویستە پەرلەمان لەژێر حکوومەت لەژێر چاودێری و بە دوواداچوونەکانی لە پەرلەمانی کوردستاندا بێت ئەوە بڕگەیە کە ئاماژەی بێدەکرا بڵێ قسەیەکی تر هەیە یان ڕێیەکی تر هەیە کاڵێ لە دوای ئەم هەموو چاوەڕوانی و فشار دروستکردنەی شەقام و ئەنی خەڵک یاسای چاکسازی ئەگەر چی بە هەموو ئەو تێبینیانی کە بەڕێست و ئەو بەڕێزکاک هاوڕێ و خەڵکی تریش باسیەکە تێپەڕێنرا چی تر بکرێ فشاری تر بۆ ئەوەی لە داهات لە نەوت لە خاڵە سنووریەکان لە هەموو ئەوانە چاکسازی تر بکرێ هەرێمی کوردستان بەرەوە هەرێمێکی شەفاف هەنگاو بنێ چاکسازی پرۆژەیەک و پرۆسەیەکی بەردەوامە بەڕێز کە دەبێت بەردەوام خەباتی بۆ بکرێت چونکە ئەمەژەم پێکرد جمگەکانی حکومڕانەتی لە هەرێمی کوردستاندا هیچیان بەدەرنین کامی پەنجەی بۆ دەبێت کە حکوومەت بۆ خۆشی قەنەعاتی بەوە هەیە ینی بەداخەوە تاوەکو ئێستاکە چاکسازی و گەندەڵی و ینی شێوازی ناتەندروستی حکومڕانەتی لە هەرێمی کوردستانمان هەموو تێکەڵ کردووە لەبەرەوە چاکسازی
بعدێکی ڕەهندێکی دیکەی فراوانی هەیە و پرۆسەیەکی بەردەوام دەبێ هەبێ و تاوەکو ژیان هەبێ ئەم پرۆسەی چاکسازیە بەردەوام دەبێت چونکە تۆ شتێکی باشترت لەوەی کە لە ڕابردوودا هەیە ئەمە پەیوەندی بەوە نییە کە گەندەڵی هەیە پێویستە ڕوبەڕووی گەندەڵی ببیتەوە و پێویستە ئەم گەندەڵیانە بمبڕ بکرێتن ئەم چاکسازیە کە ئێمە ئاماژە پێ دەکەین لە مەفهومی ئێمە ومانانەوە جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە حکوومەت درچی پێدەکات و ئاماژە بۆ دەکات کە چاکسازی دەکەم ڕاستەکەی حکوومەت لە هەڕەمی دەسەڵاتەوە لە سەرۆکی هەرێمەوە تاوەکو فەرمانبەرێکی ئاسایی دەڵێ گەندەڵی هەیە دەڵێ نادادپەروەری هەیە دەڵێ یعنی هەمووشان ئاماژە بۆ دەکەن کە ئەم حاڵەتان هەیە بەڵام ئێمە لێرەدا پێویستیمان بە جیاکردنەوەی پرسی گەندەڵی و پرسی چاکسازی هەیە چاکسازی وەکو ئاماژەم پێکرد کە پرۆسەیەکی بەردەوامە لەگەڵ شێوازی ژیان و بەردەوامی ژیان و بەردەوامی حکومڕانێتی هەنگاو دەچێتە پێشەوە بەڵام مەسلەی گەندەڵی مەسلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە بەداخەوە ینی بەرجێکی زۆر جوانی پێدراوە بگەندەڵی ئەمە لە کاتێکە دزیە کە دزی پێویستە بە پێی یاسا ڕوبەڕووی دز ببیتەوە و بە پێی هەڵوشینی سەروەت و سامانی ئەم وڵاتە ببیتەوە ینی لەبەر ئەوە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگە مەدەنی یا وەکو ڕۆژنامەنووسێ یا وەکو ڕاگەیانکار یا وەکو هەر تاکێکی نێو ئەم کۆمەلگایە پرۆسەی چاکسازی هەرکەس لەوە دەتوانێت پێشنیار کاری سەر بکە و پرۆسەیەکی بەڵێ سوپاس دەکەم کاگنەرۆ سوپاس بۆ بەشداریت کاک هاوڕێ وەکو دووە پرسیاریش بێ ڕوونکردنەوەک لەسەر مەسلەی پاشەکەوتی موچەکان دەیت بە کورتی بێ چی لێ دێت ئەمە بەڵێ لە مادەی سیانزەی پرۆژه یاساکە پێشنیاری ئێمە بوو زۆربەی پەرلەمانتارەکان پێشگیریان کرد ئیزە من بۆ خۆم داوام کرد مادەیەک زیاد بکرێ بە 3 خاڵ یەکەم زیادکردنی خانشینی فەرمانبەران دووەم گێڕانەوەی پاشەکەوتی موچەی هاوڵاتیان سێم بە هەمیشەیکردنی فەرمانبەریانی گرێبەست ئەمە یەکێک بوو لە گرفتەکان من بۆ خۆم ئەم ڕۆژ دیسانەوە نقطە نیزامی وەرگرت لەبەرەوەی لە ناو پرۆژه یاساکە داخل نەکرابوو بەداخەوە سەر ڕایەوەی کە پشتیوانێکی زۆر کرابوو ئەو پێشنیازە ئەمانە بۆ خۆی کۆمەڵێک پێشنیار بوون بەڵام مێ دەکەین لە ماوەکانی داهاتوەکو حکوومەت ئەوەی کە بەڵێنی داوە لەو داهات و خەرجیانەی کە ئەگەڕێتەوە بۆ خۆزیێنەی حکوومەت بتوانێت ئەم پێشنیازانی کە لە پەرلەمان و پەرلەمانتارەکان کرا جێ بکاتەوە و دواتر ئەم پرۆژه یاسایە بۆ خۆی سەرەتان کۆمەڵی نەقسی هەبوو لە چاکسازیکردن لە نەوت ئەوەی تۆ ئاماژت پێدایکێکە لە سێکتەرە گرنگەکان سێکتەری وەبەرهێنانێکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکان چاوتان لەوەیە لەم جۆرە پرۆژه یاسای چاکسازی لە وەبەرهێنان ئامادەیە لە ماوەکانی داهاتوو تەسەورەکەم بۆ وەرزی نوێی یاسادانان بێتە پەرلەمانی کوردستان بەڵێ دوا سەرنجی خۆت لەسەر ئەماوە بۆ خەڵکی کوردستان ومێ دەکەین هەرچی ئەو پێشنیار باشانی کە لە لای کۆی گشتی فراکسیۆن و پەرلەمانتارەکان کرا حکوومەت بتوانێت بۆ خۆی ئەگەر بەڵێنی نەدابێ و ئێستا جێگەی نەکرابێتەوە بۆ خۆی سوودی لێ ببینێ بۆی هاوڵاتیان لە کۆتاییە قازانجبەندی یەکەم بن لە پرۆژه یاسای چاکسازی بەڵێ سوپاس بۆ بەڕێز هاوڕێ مەلاستار ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها سوپاس بۆ نەهروەڵایی چالاکوانی مەدەنی کە لەو لێرەوە لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین.